بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خوشكان برایانی بەڕێز، سلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. ومێدەوارین خوای گەورە تەوفیق و یارمەتی دەرمان بێ بۆ ئەو هەنگاوانەی کە ئێمە باسی دەکەین سەبارەت بە بابەتێک بە ناوی هاوسەرێتی، هاوسەرگیری، هەنگاو بە هەنگاو. واتە ئەو هەنگاوانەی پێویستە هەموو گەنجێک لە کوڕان لە کچان کە بیگرنە بەر بۆ ئەوەی کەوا خێزانێکی تۆکمە، خێزانێکی ئاین پەروەر، خێزانێک کە لەبەری بەروبوومەکەی ئەو خێزانەی لە داهاتوو بقەسێنەوە بەدەستیان بێ. وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرموویە، یەکێ لە دوعاکانی عیباد الرحمن دەفەرموو دەڵێن ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. دەڵێن ئەی پەروەردیگارە پێمان ببەخشە، هب لنا من أزواجنا لەو خێزانەی خۆمان پێمان ببەخشە، من أزواجنا وذرياتنا لەنەوە و وەچە و منداڵی باش کە ئەو منداڵانە کە بەرهەمی ئەو هاوسەرگیریەیە قڕەتە ئاعیون ببنە مایەی چاوڕوونی لە بۆ ئێمە هەم لە دونیا هەم لە قیامەتێ. وەجعلنا للمتقین ئیماما. ئەی پەروەردیگار داوا لێ دەکەین ئێمە ببینە ئیمام و پێشەوا، پێشەنگ و چاوساغ لە بۆ ئەو کەسانێک کە متتەقین چاومان لێ بکەن، ببینە کەسانی چاک و مامۆستا و کەسانێکی باش. بەڕێزان، هەنگاوی یەکەم بۆ گرتنەبەری ئەو بنیادنانی ئەو خێزانە گرنگە بریتە لەوەی کەوا ئێمە هاوسەرگیری دەست پێ دەکەین. ئەویش هەنگاوی یەکەم ئەوەیە پێویستە هەموو کوڕ و کچێک ئەو خەیاڵ و بیرەی لە ناو هزر و مێشتی دابی، ئەویش ئەوەیە بزانیتن هاوسەرگیری پێویستێکی لە بەن نەهاتووە. معنای چییە؟ یعنی خوای گەورە سوبحانەه وتەعالا کە ئێمەی خەڵق کردووە، وای خەڵق کردوونە غەریزەیەکی لە ناو ناخی هەموو کوڕ و کچێک، لە ناو ناخی هەموو مرۆڤێک، بەڵکو دەتاین بە فراوانتر لە ناو ناخی هەموو بوونەوەرێکدا خوای گەورە سوبحانەه وتەعالا غەریزەیەکی جنسی، جوودبوون، هاوتەری بوون، لە یەک نزیک بوونەوە خوای گەورە دروستی کردووە. وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ لە سوورەتی یاسین سبحان الذي خلق الأزواج كلها. پاک و بێگردی بۆ ئەو خودایی کەوا خلق الأزواج هەر هەموو شتێکی لەو بوونەوەرەدا بە نێر و مێ بەجوود خەڵق کردووە. ومن أنفسهم لە ناو ناخی خودی مرۆڤەکان ومما لا يعلمون وەلەو شتانەی کە ئەوان عیلمیان پێی نییە و پێی ئاشنانی و پێی ئاگادار نین. لۆی ئەوە خاڵی یەکەمە هاوسەرگیری پێویستێکی لە بن نەهاتووە. وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرموویە لە سوورەتی الرعد والله جعل لكم من أنفسكم أزواجا. خوای گەورە لە سوورەتی نەحل دەفەرمووێ پەروەردیگاری ئێوە ئەو زاتەیە، خوای گەورە ئەو خالیقەیە، جعل لكم من أنفسكم لە ناو ناخی خۆتان وەکو غەریزەیەکی جنسی بابەتێکی لە بۆ ئێوە خوڵقاندووە ئەزواجە، لایەنی جنسیە، لایەنی غەریزەی جنسیە کە هەموو ئافرەتێک هەموو مێک مەیلی هەیە وەلای نێر و هەموو نێرێک خوای گەورە حەز و ئارزوەکی لۆ دروست کردووە بۆی بەیەکتر بگەن. پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم ئەو هاوسەرگیریە هەندە بە گەورەی سەیر دەکا و دەفەرموێ بۆمان باز دەکا و دەفەرموێ النکاح سنەتی. ئەی مسلمانان، ئەی ئومەتەکە بزانن ژنهینان هاوسەرگیری سنەتی منە، ڕێگە و ڕێبازی منە. فمن رغب عن سنتي فليس مني. فمن رغب عن سنتي هر کەسێک حەز بە سنەتی من نەکە، پشت بکا لە سنەتی من فليس مني، ئەوە لە ئومەتی ڕاستەقینەی من نییە. ئەو حەدیسە
رواه ابن ماجه رواية كردوا إمام ألباني بصحيح داناوا وصححه الألباني. بريزان خوشويستان کەسێک هەبوو ئەو کەسە پێی وابوو بەتەنها ژیان لۆی خۆشترا باری سوکترا دەیگو لەو ئافرەتەکی بینم ئەرکم بکەوتە سەر ئەو دەسبەی لە تووشی کرێتیاتی ئەوجا تووشی بەعەلاگە ئەشیای بینە و ئەوجا داواکاری ئافرەت و ئەو دەسبێنی منداڵم دەبی ئەوجا دەبی خانی دابیم کەم بە وەکو کرێتیاتی لۆیە بیری دەکردەوە بە تەنها لۆ خۆی بژی لۆیە تەنها ژیان ڕەنگە لۆ کاتی گەنجایەتی شتێکی خۆش بی دەڵێ لەو کاتێکەوە ئەو خەو خەیاڵم لە مێشک بوو هەتا گەنج بووم هەتا تەمەنم گەیشتە 20 ساڵ زۆر بەخۆشی دەژیان ئەوەی حەزم دەکرد ئەنجامدا کە بوومە 25 ساڵ هێشتان کێشەم نەبوو بەڵام کاتێک کە تەمەنم گەیشتە 30 ساڵ و بەسەر کەت لە 30 ساڵ بەسەر کەت هێدی داک و بابیشم پیر دەبوون براو خوشکەکانم برایەکانم ژنیان دەینا و دەڕۆیشتن خوشکەکانیشم شویان دەکردە سوونە ڕێگەی خۆیان ئەوەی ماوە من بوو لۆیە دایک و باوکشم ئەو توانایان نەما بە ئەرچی من هەستن و خزمەتم بکەن لۆیە زۆر دواکەتم لە کاروانی ژیان دوای هەستم کرد وڵی من زۆر هەڵام ئەوەی کە خوای گەورە دایناوە ئەو هاوسەرگیریە ئەو خێزانداریە نیعمەتی خوایە ئینجا دەڵێ دوای تەمەنێکی زۆر بە پاشکەوتوو زۆر ڕۆیشتوو ئەوجا هەستان بیرم لە هاوسەرگیری کردەوە زانیم تاکە ڕێگایەک کە بەڕاستی ڕێگای خۆشگوزەرانی و ڕێگای خۆشیە ڕێگای ئەوەیە کە ئینسان وەکو مرۆڤێکی ئاسایی ژیان بەڕێوە بە بەڕاستی هاوسەرگیریە بۆیە دەڵێ بیرم لە هاوسەرگیری کردەوە و خێزانێکم پێکهینە لۆیە لێرەدا چەند خاڵک دەخینە ڕوو بۆچی هاوسەرگیری پێویستیەکی لە بن نەهاتووە زۆر یعنی زەڕوڕاتێکی پێویستیەکی حیاتی ژیانی مرۆڤە یەک لەو شتانە کاتێک کە ئینسان هاوسەرگیری دەکا پەیوەندی دروست دەبیتن کاتێک کە ئەتو گەنجی ڕاستە ڕەنگە پێویست بە کەسێک نەبی هاوکارت بی بەڵام کە تەمەنت دەکەوتە 45 ساڵ و 50 ساڵ ئەگەر کچە ئەگەر ئافرەتە ئەگەر پیاوە پێویستی بە هاودەم هەیە پێویستی بە هاوکاری هەیە بۆیە کوڕەکەت دێ هاوکاریت دەکا کچەکەت دێ هاوکاریت دەکا خوشی خۆب لۆیە ئەو هاوکاریە و پەیوەندیەکی تۆکمەیی خێزان دروست دەکاتن ژیانێکی خۆش بەسەر دەبەی ئەوە خاڵی یەکەم لەو سود و قازاندانەیەکەوە بەڕاستی لە هاوسەرگیریدا ئینسان بەدەستی دەکەویتن خاڵیشتر کاتێ بۆچی زەواج هاوسەرگیری پێویستیەکی لە بنهاتووە لە بۆ تاکی مرۆڤەکان لەبەر ئەوەی ئینسان کاتێک لە تەنهاییدا دەژین تووشی گۆشەگیری دەبن کاتێک تووشی گۆشەگیری دەبی ئەو کەسە سەرگەردان دەبی وێڵ دەبی یعنی زۆر جاری وایە لەگەر فکرکردنەوەی عەقڵی زۆر ماندی دەبی مێشتی زۆر ماندی دەبیتن ئەو ئینسانە وەی لێ دێتن لەگەر بیرکردنەوەی سەقەت و خراپی خۆی تووشی خەمۆچی دەبی لە کۆتاییدا تووشی نەخۆشی دەرونی دەبی ئەو کەسە بەڵام ئەو کەسەیکەوە لە ناو خێزانێک دەژی ئەگەر باوکە ئەگەر دایکە مەشغولی ئەو ماڵ و منداڵان هەمیشە و بەردەوام خەریکی بەڕێوەبردننی ئیش و کاری خۆیتیان لۆیە بیرکردنەوە لە خەم خواردن لە منداڵەکەی لە کوڕەکەی لە کچەکەی لە خێزانەکەی ئەو مەشغەلەتی حیاتە وای لێ دەکە ئەو ئینسانە بە ژیانێکی زۆر خۆش بژیتن ئەو گۆشەگیریەی نەمینێتن مەجبورە سەردانی ماری خەزورانی بکە مەجبورە منداڵەکەی بگەینێتە قوتابخانە مەجبورە کاتێک کە قوتابیەکەی کوڕەکەی کچەکەی لە قوتابخانەیەک دەژین ناوە دەخوێنن سەردانی ئەو قوتابخانە ئەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکی بەهێز دروست دەبی ئەو کەسە ڕزگاری دەبی لە خەمۆچی لە گۆشەگیری خاڵیشتر لەو خاڵە گرنگانەی کە هەیە کە ئەویش ئەوەیە ئینسان ئەو پەیوەندیە خێزانیانەی کە هەیە وا دەکاتن کە پەیوەندی لەگە کەسانی کە دروست بوو ئەو ئینسانە دەبێتە خاوەن ڕەوشتێکی زۆر بەرز بەچی ئینسان بە طەبیعەتی حال کە ژیان دەکاتن کە تێکەڵی خەڵک دەبی لە هەر کەسێک کو لە ناو باغێک بی ئەوە دار هەنجیرە ئەوە دار خۆخە ئەوە پرتەقاڵە ئەوە
تريا لو ميويا لهرش تك تامك وردقري تودي خوا چێژێک وەردەگری ئینسانیش کاتێک کە تێکەڵ دەبی لەگە دەوروبەری خۆی لە هەر کەسێک شتێکی جوان وەردەگریتن دەبێتە کەسێکی خاوەند ڕەوشتی بەرزی زۆر سەرکەوتو لە ژیاندا. خاڵیشتر لەو خاڵانەی کە زۆر گرنگە بابەتی هاوسەرگیری یەکێکە تاوان لە بەحسە کرا لێکۆڵینەوە کرا لە وڵاتانی کەوا گۆشەگیری و خەمۆکی گەلێک زۆرە وتیان یعنی لێکۆڵێرەوەکان گەیشتە ئەو دەرەنجامەی باشترین هۆکار لۆی خەڵک لە خەمۆکی و گۆشەگیری لە خۆکوشتن ڕزگاری بی هاوسەرگیریە لۆیە حتا دەڵێ هەستان بڕیاریاندا ئەوانەی کە ڕزگار بکەن هەوڵیاندا بە ڕێگای قانونی یاسایی بە ڕێگای ئەوانەی کە خاوەنی ئاینەکەن بە ڕێگای ئاینەکەی خۆی هاوسەرگیری بڕیاری هاوسەرگیری بدەن لەوەی ڕزگاریان دەبی لەو نەخۆشی و پەتا ترسناکە. خاڵیشتر بۆیە هاوسەرگیری ضرورەت و پێویستیەکی یعنی یەکێک لە ضرورەت و پێویستیەکانی ژیان لەبەر ئەوەی بەڕاستی ئاینە ئاسمانیەکان هەمووی داوایان کردووە کە ئینسانەکان مرۆڤەکان هاوسەرگیری پێکبینین بۆ یەکەمیشت بۆی کەوا ئەو ئینسانانە ئەجر و پاداشتێکی زۆر گەورە بەدەست بینن کەسێک کاتێک کە هاوسەرگیری دەکا لەگەڵ خێزانیتی خەمی لێ دەخوا خزمەتی دەکا پارەی سەرف دەکا خەم دەخوا لە منداڵەکەی لە کوڕەکەی لە کچەکەی هەموو ئەوانە ئەجر و پاداشتە. با بچینە خزمەت پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم بزانین پێغەمبەری خوا چ دەفەرمێ. پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرمێ فتنة الرجل في أهله وماله وولده وجاره دەفەرمێ ئەو گرفت و کێشە و ئاژا و ئاشوبەی کە مرۆڤ تووشی دەبی بەوەی ماڵ و منداڵ و خێزانەکەی بەهۆی سەروەت و سامان و کڕین و فرۆشتن و معاملەکەی بەهۆی منداڵەکانی بەهۆی جیران و دەوروبەرەکەی کە لەگەڵی دەشی جیرانی ماڵێ جیرانی دائیرەیە لە هەر شوێنێک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوانە غەمە ناخۆشیە ئێش و ئازارە ئینسان تووشی دەبی پێغەمبەری خوا دەفەرمێ ئەو بەڵاو موسیبەتەی کە تووشی ئەو ئینسانە دەی بەهۆی منداڵ و ماڵ و سەروەت و سامان و جیرانەکەی دەبێتە هۆی ڕەشبوونەوەی گوناح و تاوانەکانی ئەو ئینسانە گوناحەکانی ڕەش دەبتەوە. هەندێک جاریش وایە ئینسان بە سەبەبی منداڵەکانی خێزانەکەی تووشی گوناحەک دەبی تووشی فتنەیەک دەبی پێغەمبەری خوا دەفەرمێت تكفرها الصلاة والصدقة والأمر بالمعروف والنهي عن المنكر دەفەرمێ نوێژەکەت سەدەقە و بەخشینەکەت بەڕۆژی بوونت ئەمر بالمعروف نەهی لە منکەر نەسیحەتی ماڵ و منداڵەکەت هەموو ئەوانە ئەو شتانەی لە دەرێ تووشت دەبی بە سەبەبی ماڵ و منداڵ لە گوناح تووشت دەبی هەمووی ڕەش دەکاتەوە. بزانە کەواتە خێزان هۆکارێکە بۆی ئینسان لە خوای نێزیک بیتەوە عیبادەتی زۆر چاکتر بکە و ئەو غەم و پەژارەی دنیای کە هەری دەگری لە لایشتر ڕەشی بکاتەوە بە سەبەبی هەندێک بابەتی تر. لۆیە بەڕێزان و خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێن بەڕاستی بێخێزانی باشترە لە چی لەوەی کەوا کەسێک خێزانێکی ناتەندروست ناڕێک پێک بینیتن. بۆیە بەڕاستی ئەوەی کە زۆر مهمە دەبی ئەوەمان لە خەیاڵ بی بەڕاستی هاوسەرگیری خێزانداری پێویستێکی لە بن نەهاتووە ضروراتێکی حیاتە بەو هەنگاوە کە هەنگاوی یەکەمە وەکو بەردی بناغێ لە بۆ دامەزراندنی خێزانێکی پتە و تۆکمە ڕێک و پێک و تەندروست و دروست دەبی بەو خەیاڵەوە بەو فکرەوە ئێمە بچینە ناو بابەتەکە بە تایبەت لە پەیامی خوای گەورە لە قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بە گەورەی و بە گرنگی باسی بابەتی هاوسەرگیری و خێزانداری کراوە. ومێدەوارین خوای گەورە هەموو لایەکمان سەرکەوتوو بکە بۆ ئەوەی کەوا بتوانی خێزانێکی سەرکەوتوو تۆکمە پتە و بەختەوەر هەنگاو دامەزرێنین و ئەو هەنگاوانە هەنگاو بە هەنگاو لەسەری بڕۆین و جێبەجێ بکەین ئینشاء الله. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.